دەستگیرکردنی هاوسەرۆکان و پەرلەمانتارانی هەدەپە لەلایەن هێزە ئەمنیەکانی تورکیاوە کاردانەوەی گەورەی بەدوای خۆیدا هێنا. لەو چوارچێوەیەشدا نێوخۆی هەرێمی کوردستان پشکی زۆری ئەو کاردانەوانەی بەرکەوت. بۆ یەکەم جاریش لە دوای دروستبوونی قەیرانی سیاسی هەرێم هەریەکە لە سەرۆکایەتی هەرێم و سەرۆشی پەرلەمان و حیزبە سەرەکیەکانی باشووری کوردستان لە یەک بەرەی هاوبەشدا بە پەیام و ڕاگەیەنراوی جیا نیگەرانیان لە بەرامبەر ئەو ڕەفتاری حکومەتی تورکیا پیشاندا. سەرلەبەیانی ڕۆژی هەینی سەلاحەدین دەمیرتاش هاوسەرۆکی پارتی دیموکراتی گەلان هەدەپە لە شاری ئامەدوو فیگەن یوکسەکداغ هاوسەرۆکی هەدەپە لە ئەنقەرە دەستگیر کران. لەگەڵ هاوسەرۆکانی هەدەپەدا هەر یەک لە ئیدریس باڵوکەن جێگری سەرۆکی فراکسیۆنی هەدەپە فەرهاد ئەنجوو، لەیلا بیرلیک، سەلما ئیرماک، عەبدوڵڵا زەیدان، سیری سورەیا ئۆندەر، زەیابیر، گوڵسەر یڵدرم و نورسەڵ ئەیدۆغان پەرلەمانتارانی هەدەپە دەستگیر کران. لای خۆی و یوسف محەممەد سەرۆشی پەرلەمانی کوردستان بە توندی دانەی ئەو دەستگیرکردانە دەکات و دەژڵێت ئەو پەلامارانە بۆ سەر هەڵبژێردراوان و نوێنەرانی گەل لە باکووری کوردستان هیچ مانایەک بۆ پرۆسی دیموکراسی لە تورکیا ناهێڵێتەوە و جارێکی تر ئەگەری دەستپێکردنەوەی پرۆسەی ئاشتی لەو وڵاتەی کردە مەحاڵ. سەرۆکی پەرلەمانی کوردستان داواشی لە دەسەڵاتدارانی هەرێم و وەزارەتی دەرەوەی عێراق کرد کە لە ڕێی بەنگهێشکردنی کۆنسۆڵ و باڵێزی تورکیا لە هەولێر و بەغدا بەڕەسمی ئیدانە و نیگەرانی گەلی کوردستان بگەینە دەوڵەتی تورکیا. هاوکات سەرۆکایەتی هەرێمی کوردستان لە ڕاگەیەنراوێکدا جەختی کردەوە بڕیاری گیرانی هەردوو هاوسەرۆکی پارتی دیموکراتی گەلان و ژمارەیەک لە پەرلەمانتارانی ئەو پارتە و دەست بەسەرکردنیان لەلایەن حکومەتی تورکیاوە جێگەی نیگەرانی ئێمەیە. ئاشکراشی دەکات مەترسی ئەوە هەیە کە کردداری لەم جۆرە ببێتە هۆی ئاڵۆزتربوونی بارودۆخەکە و کێشەکان قوڵتر ببنەوە. دەستگیرکردنی دەمیرتاش و هاوڕێکانی پارتە سیاسیە سەرەکیەکانی باشووری کوردستانی لە یەک بەرەدا کۆ کردەوە و لەو چوارچێوەیەشدا هەریەکە لە کۆمەڵی ئیسلامی و یەکێتی نیشتیمانی و بزوتنەوەی گۆڕان و یەکگرتووی ئیسلامی و فراکسیۆنی پارتی لە پەرلەمانی کوردستان ئیدانەی ئەو هەوڵمەتی دەستگیرکردنانەی پەرلەمانتارانی هەدەپەیان کرد. هاوکات پارتە سیاسیەکانی باشوور نیگەرانی خۆشیان لەوە دەربڕی لە حاڵەتی بەردەوامبوونی ئەو ڕەوشەی ئێستا پێشبینی ئەوە دەکرێت دەرگای تێکچوونی زیاتری دۆخی ئەمنی و پچڕانی شیرازی کۆمەڵایەتی لە ناوچەکە بکرێتەوە. هاوکات بەشێک لە پارتە سیاسیەکانی باشووری کوردستان لە پەیامەکانیاندا کە بەهۆی دەستگیرکردنی هاوسەرۆکانی هەدەپە و هاوڕێکانیان بڵاویان کردەوە داوا لە حکوومەت و پەرلەمانی وڵاتە دیموکراسیەکانی دنیا و ڕێکخراوەکانی مافی مرۆڤ و کەسایەتی جیهانیەکان دەکەن ئیدانەی ئەو کارەی حکوومەتەکەی ئاکپارتی بکەن و فشار بخەنە سەر تورکیا بۆ گەڕانەوە بۆ پرۆسەی ئاشتی و چارەسەرکردنی کێشەی کورد لە ڕێگەی دیالۆگ. هەروەک داوا لە دەسەڵاتدارانی هەرێمیش دەکەن بە پەیوەندیەکانیان لەگەڵ تورکیادا بچنەوە و بێدەنگ و بێ هەڵوێز نەبن لە بەرامبەر ئەو ڕەفتارەی حکوومەتی تورکیا.